بەڵێ دیارە ئێمە وەکو ئەمە یەکەم هەڵوێستمان نەبووە بەڵکو لە ڕابردووش هەڵوێستی ترمان هەبووە لەو بارەیەوە لەم هەڵوێستی ئەمڕۆمانە کە بەیاننامەیەک بوو بۆ ڕایگشتی بڵاومان کردەوە لەو بەیاننامەیە کۆمەڵی خاڵی تیا بوویەکی لەوانە مەسەلەن بۆ نمونە ئاشکراکردنی راپۆرتی CPT کە تایبەتە بە ئەشکەزەدانی زیندانیان کە لە ماوەکانی ڕابردوو سەردانی بەڕێزۆجەلانی کردووە و لە دوای سەردانەکەی هیچ ڕوونکردنەوە و راپۆرتێکی بڵاو نەکردوێتەوە ئەمە یەکێ لە خاڵەکان بۆ خاڵەکانی تریش وەک لە بەیاننامەکە ئاماژەی پێکرا بوو مەسەلەن بۆ نمونە ڕێکخراوی تایبەت بە مافی مرۆڤ سەربەنەتەوە یەکگرتووەکان کە هەمیشە قسە لەسەر مافی مرۆڤەکەن بۆیە بەڵام لەم کەیسەیە بێدەنگن و بێدەنجیان لەم کەیسە تەواوی ئەو راپۆرت و قسانی پێشووتریانە خاتە ژێر پرسیارەوە هەروەها لە بابەتی لیژنەی مافی مرۆڤ لە پەرلەمانی عێراق لە پەرلەمانی کوردستان ئەوانیش ئەبێ ڕۆڵ بجێڕن بۆ ئەوەی وەکو بەرگریکردنیەک لە مرۆڤایەتی ئەم کەیسە بگرنە ئەستۆی خۆیان بێنە دەنگ و هەروەها لە شەقام و خەڵکی باشووری کوردستان بە تایبەتی و تەواوی خەڵکی ئازادی خواز لە عێراق و لە جیهانیشە پێویستە ئەوانیش دەنگ هەڵبڕن لە پێناو ئەوەی کە کەشێکی ئازاد بۆ بەڕێزۆجەلان بگونجێنن. هەڵبەتە پێویستی بە تێکۆشانە ئێمەش بەردەوامین لە ئێستادا لە چەند ڕۆژی داهاتوو ئێمە ئەو بەیاننامەی کە بەڵاومان کردوێتەوە ئاخرێتەوە سەر زمانەکانی تر وە تەواوی ناوەندە جیهانی و هەروەها ئەو شوێنانی کە ئاماژەی پێکراوە لە بەیاننامەکە ئاراستەی هەموو ئەو شوێنانە ئەکرێت و لە هەمان کاتیشا دەبێت ئەوە بڵێن کە ڕەوەندی کوردی ڕۆڵیان هەیە لە دەرەوەی وڵات ئەبێ ئەوانیش بێنە دەنگ لەسەر ئەم کەیسە و هەر یەکە و لە شوێنی خۆیەوە دەست بە چاڵاکیەکان بکەن بۆ لابردنی ئەم گۆشەگیریە. بەداخەوە بەڕاستی CPT و تەواوی ڕێکخراوە ئەنتەرناشناڵ یاخود نێودەوڵەتیەکانی تر ئێمە پێمان وایە کارەکانە لەژێر پرسیاردایە چونکە ئەمانە بە شێوەیە لە شێوەکان نەیانتوانیوە بێلایانی خۆیان لەو کەیسانە دەرببڕن بۆیش ئەم فشارانەی ئێمە ئەکرێ بەشێک بێت بۆ ئەوەی ڕێگە ڕاستەکەی CPT و تەواوی ڕێکخراوەکانی تری تایبەت بە مافی مرۆڤ لە دنیاە ئەوانە بکەونەوە سەر ڕێگە ڕاستەکەی خۆیان و نەکەونەوە ژێر هەژمون و تەسیراتی دەوڵەتی تورکیا. نەخێر دادگا وەکو دەسەڵاتی دادوەری لە عێراقا ناتوانێت هیچ تەداخلاتێک لەم مەجالەیە بکات چونکە دەسەڵاتی دادوەری تایبەتە بە یاساکانی عێراقی و تایبەتە بە ناوخۆی عێراقیەوە.